سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ بەرنامەی پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەکەین. پرسیار ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم مەبەست لە دروستبوونی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی چییە؟ ئایا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستان بوونەتە فشار بۆ سەردەسەڵات یاخود بوونەتە ڕێکخراوی بازرگانی؟ چی بکرێت بۆ ئەوەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕۆڵی خۆیان بژێڕن؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بە هەموو ئەو چالاکی و جوڵانەوە جۆرا و جۆرانە وترێکەوە خۆبەخشانە لە پێناو وەدیهێنانی ئامانجێکی دیاریکراوە و لە پێناو خزمەتکردن بە توێژێک لە توێژەکانی کۆمەلگایان زۆرینەی کۆمەلگا لەلایەن کۆمەڵی خەڵکەوە لەلایەن گروپ و دەستەیەکەوە خۆبەخشانە ئەنجامەدرێت. ئەمە چالاکی کۆمەڵگەی مەدەنی یاخود ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی. ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بە ئامانجی خزمەتکردن بە کۆمەلگا، بە ئامانجی بەرفراوانکردنی کایەکانی دیموکراسی و ئیشکردن لەسەر مافی مرۆڤ و یاخود بە ئامانجی خزمەتکردن بە توێژێک لە توێژەکانی دیکەی کۆمەلگا دروستە بێت. کەواتە توانین بڵێن ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئەو ڕێکخراوانن کەوا لە دەرەوەی حیزب، ئەو ڕێکخراوانن کەوا لە دەرەوەی ئایدۆلۆژیا، ئەو ڕێکخراوان کەوا سربەخۆیانە و ئازادانە کارەکەن لە پێناوی وەدیهێنانی ئامانجێک کەوا لە پێناویا دروست بوون. بێگومان هەر ڕێکخراوێکیش زۆرتر کارەکە لەسەر بەدیهێنانی ئامانجێک و لە کایەک لە کایەکانی کۆمەلگا ئیشەکە. بنەمای سەرەکی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی کاری خۆبەخشانەیە و دوور لە ئایدۆلۆژیا و دوور لە کاریگەری و هەیمەنەی حیزب و هەم حکوومەتیش. بێگومان مەفهومی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و بەڕێستان ئەزانن مەفهومێکی زۆر فراوانی هەیە. من نتوانم باسی بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بکەم کە ڕێکخراوە ناحکوومیەکانە. کاری ئەم ڕێکخراوانە کە بنیاتێکی سەرەکی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنین دروستکردنی ژیانێکی مەدەنی خۆشگوزەرانە بۆ هاوڵاتیان لە ڕێگەی ئەو چالاکیانەی کە ئیکات چ لەگەڵ دەسەڵاتی سیاسی لە ڕێگەی فشار خستن بێ یا گۆڕانکاری بێ یا ئەدڤۆکەسی بێ یا داکۆچیکردن بێ یا چ لە ڕێوی ئەو خزمەت گوزاریانی لەو کاتانی کە کارەسات ڕۆ ئایا پێشکەشیەکە. واتە ڕێکخراوە ناحکوومیەکان لەلایە دەتوانن یاخود ڕاوێژێکی زیاتر بن بە دەسەڵاتی سیاسی بۆ ئەوەی کە باشتر بڕێوە سیستم باشتر بەڕێوە بەرێ یاخود فشار بخەنە سەر دەسەڵاتی سیاسی بەو ئاراستەیە کە کۆمەڵگەی مەدەنی ئەوێ. ئەمە لەلایەک واتە لەلایە دەتوانن ڕاوێژکار بن، لەلایە دەتوانن فشار بخەن. لەلایەکی کەش زۆربەی کات ڕێکخراوە ناحکوومیەکان لەگەڵ فریاگوزاریە تێکەڵاوە بن و ئەو خەڵکانی کە پێویستیان بەکاری ئەم ڕێکخراوانەی ئەتوانن سوود لە چالەکیەکانیان وەربگرن. من باسی ڕێکخراوە ناحکوومیەکانەکەم بەڕاستی وەکووتم چونکە ڕێکخراوەکان کۆمەڵەکان سندیکاکان من باسییانەکەم بەس ڕێکخراوە ناحکوومیەکان پێم وایە بە دەرەجەیەکی باش لە چاو کۆمەڵە و سندیکاکانە ڕۆڵی باشتریان جێڕاوە بۆ لەبەرەوەی ئەو یاسایی کە ئەمان پێی دامەزراون بە تایبەت یاساکە بەڕاستی زۆر باشە و ڕێکخراوە ناحکوومیەکان خۆشیان کە لە سەرەتاوە دامەزران بە ئامانجێکی زۆر گەورە دامەزران. ئەمەش کاریگەری هەبووە تاکو ئێستا لەسەر کارەکانیان. بەڵام بێگومان ئەوەی کە ئێمە بمانەوێت بتوانی بێتیان فشاری زۆر گەورە دروست بکەن یاخود داکۆچی زۆر زۆر گەورە دروست بکەن لێرە ئەمە باوەڕەکەم کێشەمان هەبووە و پێویستیان بە بنیادنانی زیاتر هەیە. ئێمە گەربێت و پێناسەیەکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بکەین سەرجەم ئەو ڕێکخراوە ئازاد و خۆبەخشانن کە کارەکەن هەوڵەدەن بۆ پێشخستنی سەرجەم بوارەکانی ژیانی خەڵک و کۆمەلگا. ئەم ڕێکخراوانە مەبەستیان بەدیهێنانی کۆمەلگایەکی هاوچەرخە بۆی سەرجەم مافەکان بگەڕێتەوە بۆ تاکەکانی کۆمەلگا، بۆی تاکەکان لە کۆمەلگایە وشیار بنەوە بزانن چی مافێکیان هەیە، چی هەڵسوکەوتێکیان هەیە لە کۆمەلگایە. دوور بڵین بە دیوێکی دیکەیە دوور لە پاڵنەری سیستەمی سیاسی هەر دەسەڵاتێک لە هەر وڵاتێکە. لەبەری ڕێکخراوی مەدەنی
ئەبێت دوور بێت لە سیستەمی سیاسیەوە لە وڵاتە. ئەگەر دوور نەبێت لە سیستەمی سیاسی وڵاتە ئەو کاتا بێتە هەمان کاراکتەر و هەمان کارکەری دەسەڵات، ئەو کاتە بە سیستەمی دەسەڵات کارەکات. بۆیە ئێمە ئەڵێن ڕێکخراوەکان ئەگەر بینەوە جارێکی دیکە بڵێن ئەم ڕێکخراوانی کۆمەلگای مەدەنی چی کارێکەکەن لە کۆمەلگای کوردیە. لە کۆمەلگای کوردیە پێناسێکی بۆ بکەین ڕێکخراوەکان دابەژون بەسەر دوو جۆر لە ڕێکخراوە. ئەو ڕێکخراوە خۆبەخش و ئازادانەی کە کارەکەن دوور لە سیستەمی دەسەڵاتی سیاسی، ئەو ڕێکخراوانەی کە سیستەمی سیاسی لە دەسەڵاتی کوردیا دروستی کردوون بۆ بەرپەرزدانەوەی ئەو ڕێکخراوانەی دیکە یا بۆ جێبەجێکردنی مەرامەکانی خۆی کە ئەوەیش گرفتێکە دروست بۆ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی. ئێمە ئەگەر بین باسی ئەوە بکەین ئەم ڕێکخراوانە بە چی شتێک تووشی گرفتاریە بن. لە کۆمەلگای کوردیا بە چەند شتێک تووشی گرفتاری بوون. یەکێک لەوانە چینایەتیە. چینایەتی گرفتی دروست کردووە لە کۆمەلگای کوردیا. یەکێکی دیکە ناوچەگەرێتیە. چینایەتی بۆ مانایی کە لە بواری کۆمەڵایەتی و ئابووری ئەوانە جۆرێک لە بازی دروست کردووە. ئەمە چینایەتیش بە هەمان شێوە ناوچەگەرێتی و هەمووانە گرفتی دروست کردووە بۆ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لەسەروی هەمووشیانەوە دەسەڵاتێکی بڵین دەسەڵاتێکی بنەماڵەیی وەکو تەواوی ناوچە و ناوچەکانی وڵاتانی عەرەبی کە دەسەڵاتی بنەماڵەیی کارەساتێکی گەورەی بۆ ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی. ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە هەرێمی کوردستان ئەگەمانوێ باسی بکەینیان لە هەر شوێنێکی دنیادا هەبێت، دیاردەیە کە تا ڕادێک بە بەراورد بە کایەکانی تری کۆمەلگە و دەوڵەت تازەترە یان نوێترە. بۆ نمونە لەم ڕیزبەندیانەی کە کراوە لەم دوایە بە دەسەڵاتی پێنجەم دانراوە کاتێک کە دەسەڵاتی حکوومەت بڵین جێبەجێکردن بە دەسەڵاتی یەکەم و و یاسادانان پەرلەمان بە دووەم و ڕاگەیاندن بە سێم و چوارەم و دواتریش لە پێنجەمە وەکو دەسەڵاتی کۆمەڵی مەدەنی ئەو دەسەڵاتەیە کە بە شێوەیەکی ئاشتیانە و بە شێوەیەکی مەدەنیانە فشاری خۆی دروستەکە و بە چەند سێکتەرێک و بە چەند ئاڕاستەیە کاری خۆیەکە. ئەگەر دابەشکەین بۆ دوو ئاڕاستەی گشتی، ئاڕاستەیەکیان لە درێژخایەنە بە شێوازێکی هێواش و لەسەر خۆ کاری خۆی ئەکات لەسەر کۆمەلگە و لەسەر تاکەکان و لەسەر خێزان و دوجار لەسەر کۆمەڵ بەگشتی و کارێکی تریشیان دروستکردنی فشار و ئەو بابەتانی کە ڕۆژانە دێتە ناو کۆمەلگەوە یان کاتێکە دەسەڵات لە وڵاتەیە لەو شوێنەدا گرفتار ئەبێ بە کۆمەڵێ بابەتی ئابووری یان قەیرانی سیاسی یان بابەتی مافی مرۆڤیان ئەو کێشانەی کە هەیە. بەم دوو ئاڕاستەیە کارەکەن ڕێکخراوەکان. یەکەمیان کارێکی درێژخایەن و مەودا درێژیان هەیە کەویش هۆژارکردنەوەی تاک و خێزان و کۆمەڵە لەسەر ئەو بابەت و پرەنسیبانەی کە مرۆڤایەتی پێکاتۆ لەسەری کە دوجار بە بەرژەوەندی و قازانج بۆ خۆی ئەشکێتەوە. کاری دووەمیشیان کارێکی ئانی و کتوپڕ و مەودا کورتە، ئەویش دروستکردنی فشار و زەختە لەسەر دەسەڵاتی جێبەجێکردنی یان دەسەڵاتی دادوەری یان بەگشتی کۆمەلگە. لەبەرەوە چەند کارێکی سەرەکییان هەیە ڕێکخراوەکان نتوانین بکەین بە چەند بەشێکەوە. یەکیان لەوانێت چاودێریە مراقەبەیە، ئەکرێ بەردەوام چاودێری و مراقەبەکەن بەسەر ئەو دەسەڵاتانەی کە هەن بە شێوەیەکی مەدەنی تەمان بە شێوەیەکی یاسا و ڕێگە پێدرا و پێش ئەمەش کە ئێمە پۆلێنیان پێی کار و پیشەکانیان بەپی تایبەتمەندی خۆیان پێویستە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە چوارچێوەی بوارێکی ئاشتی خوازانە و مەدەنیە کارکەن. ینی بە هیچ شێوەیەک تۆ نابێت ڕێکخراوێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کار لەسەر توندوتیژی بکات، کار لەسەر بواری جەنگ و ئەو شتانە بکە یان هەندان بۆ توندوتیژی بکات، ئەوە ناچێتە بواری یان چوارچێوەی کاری کۆمەڵگەی مەدەنیەوە. بۆ نمونە ئێمە گەر باس لەوە بکەین تۆ وڵاتەکەت ڕوبەڕووی دوژمنێکە بێتەوە لە کاتێکا ڕێکخراوەکان ئەم وڵاتە ئەگەر بیانێ بە شێوەیەکی ئاشتی مەدەنی کار بکەن نابێ هاوکارم بۆی کە چەک و تەقەمەنی کۆبکەنەوە بۆ ئەو هێزەی ئەگەر چی وڵاتەکەی خۆشیانە. لەبەرەوە بە هەموو شێوازێک پشگیری کاری مەدەنی و ئاشتی خوازانە ئەەکەن. ئەوە لە چوارچێوەی تەبان وەکو باسمان کرد یاسا و کاری ڕێگە پێدرا و کە بەپێی قانون لە وڵاتە جێبەجێ کراوە. هەروەها جگە لە چاودێری ینی جگە لە چاودێری کاری خۆبەخشیە.
ئەو ڕێکخراوانە کە بە شێوەیە کار بکەن کاری خۆبەخشیەکێکە لە سیفەتە گرنگەکانی لە کارە گرنگەکانیان کە قازانجنەویستن و توانەکانی خۆیان بە خەرچن هەرچەند لە هەرێمی کوردستان ئێمە زۆر جیاوازە لە وڵاتانی تر بەراورد بە سیستەمەکانی وڵاتانی دیکە لە وڵاتانی تر بە تایبەتی ئەوروپا ڕێکخراوەکان پۆلێ نەبن بۆ چەند بەشێک یعنی ڕێکخراوی وا هەیە سەر بە حیزب ڕێکخراوی وایە زۆر ینی بە شێوەیەکی ئاسایی و هیچ کێشەی گرفتیشی نییە بەڵام لە پۆلێنەکە سەر بەو ڕێکخراوان کە سەر بە حیزبنیان ئەو ڕێکخراوان NGO تاو سەر بەخۆن کاری مەدەنی و یاسایی و قانونی خۆیانەکەن بە پێی یاسا تەمان ئەویش ڕێکخراوە. ناتوانین بەڕەهایی قسە لەسەر ئەم لەمڕۆ قسە بکەین بەڵام پێم وایە لە کوردستانە زۆربەی زۆری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە جیاتی ئەوەی فشار بن لەسەر حکوومەت بە پێچەوانەوە بوونەتە هۆکاری پەرتکردنی ئەو فشارە ڕاستەقینانەی کەوا قەرارە لەسەر حکوومەتیان لەسەر حیزب هەبێ بەشی زۆری ئەو ڕێکخراوانە بەداخەوە لە کاتێکا پێویستە ئەمانە گزارش لە خەڵک بن گزارش لە ئازار و مینەتەکانی خەڵک یان گزارش لە داوا و خواستەکانی زۆرینەی کۆمەڵگەی کوردی بکەن بە پێچەوانەوە ئەمانە بەشی زۆریان بوونەتە نمایندەی حیزب لە ناو کۆمەلگا بەشی زۆریان بوونەتە سێبەری حیزب لە ناو کۆمەلگا بەداخەوە و لەگەڵەوە کە وتمان کارکردن لە ناو ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیە کاری خۆبەخشانەیە بەڵام بە پێچەوانەوە بۆ زۆر کەس بووەتە سەرچاوی پارەپەیاکردن زۆرێک لە ڕێکخراوەکان و زۆرێک لەوانەی کەوا خۆیان خزاندوتە ناو کاری ڕێکخراوی لە کوردستان بۆتە سەرچاوەیەکی بژێوی بۆیان ئەمانە کردویانە بە دەواازەیەک بۆ ئەوەی بە جۆرێک ببێتە هۆکاری پارەپەیاکردن و بە جۆرێکی تریش بەداخەوە زۆرێک لەوانەی کەوا لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیا ئیشیان کردووە کە ئەمە زۆر بەوردی حیزب کاری لەسەر کردوون و ناردوونی و کردوونی بە بەشێک لە سێبەری خۆی لە پێناوی بەدیهێنانی ئامانجەکانی حیزب تێکۆشاون یاخود ئەگەر ڕاستە و خۆش خزمەتیان بە حیزب نەکردبێ بوونەتە مایەی کەمکردنەوەی ئەو فشارانەی لەسەر حیزبی دەسەڵاتەیە بە تایبەتی هەردوو حیزبی دەسەڵات چۆن لە بوارەکانی دیکە لە بواری میدیالیان لە هەروارێکی ترە ڕێکخراوی سێبەر و میدیای سێبەریان دروست کردووە بە هەمان شێوە بە بەرفراوانی دەستیان خستنەوە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە و زۆرێک لەو کەسانەیشی کە کارەکتەرن لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە یان لە ڕابردووە کارەکتەر بوون بەڕاستی ئامانجی شخصیان هەبوو لە ئیشکردنیا لە ناوم ڕێکخراوانە بینیمان ئەمان لە ڕێگەی ئەم ڕێکخراوانەوە گەشتن بوو مەرامە سیاسیانەی کەوا هەیان بوو بە پەیژەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە ئەمان سەرکەوتن بۆ ناوەندی باڵای حیزبەکانیان لێەوە خۆیان گەورە کردووە بە جۆرێکی تر بوو بە مەیدانێک بۆ خۆ دەرخستنی کۆمەڵێک کەسایەتی کەوا لێرەوە ئەمان گەشتن بە پەرلەمان و یان ناخۆت گەشتن بۆ ئامانجانەی کەوا هەیان بوو ئەمە لە کاتێکا ئێمە هەمومان کۆکین لەسەر ئەوەی کەوا ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئەبێ کاری خۆبەخشانەی تیا بکرێ و ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئەبێ لە دەرەوەی ئایدۆلۆژیا بێ و ئەبێ لە دەرەوەی حیزبێ بەڵام بەداخەوە لە کوردستانە هەم بە بۆنەی ئەو دەستێوەردانانەی کەوا هەردوو حیزبی دەسەڵات بۆ ناو ئەم ڕێکخراوانە هەیەە و هەم زۆرێک لە سەرانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش بۆ خۆیان ئامانجی ڕاستەقینەیان خزمەتکردن بە کۆمەڵگە نەبوو ئامانجی ڕاستەقینەیان خزمەتکردن نەبوو بە یاخود ئامانجی ڕاستەقینەیان دروستکردنی فشار نەبوو لەسەر دەسەڵات و لەسەر حیزبی سیاسیە باڵا دەستەکان بۆیە هەتاوەکو ئێستا ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ڕۆڵە ڕاستەقینەکەی خۆی لە کوردستانە نەگەڕاوە لە جیاتی ئەوەی وەکوتم فشاری ڕاستەقینەوێ لەسەر دەسەڵات کارەکتەرەکانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و بەشێکی زۆر لە ڕێکخراوەکان بوونە تەمایی پەرتکردنی دەنگە ناڕازیەکان و بوونە تەمایی ئەوەی کەوا ئەو فشارە جدیانێشی کە لابەلا هەن ئەمان بوونە تەمایی ئەوەی کەوا بە جۆرێک لە جۆرەکان کەمیکەنەوە یاخود فشارەکان بە ئاراستەیەکی دیکابەرە حیزب چۆن دەستی خستە ناو میدیا و دەیان میدیای سێبەری دروست کرد دەیان ڕۆژنامەنووسی سێبەری دروست کرد کەوا هەم گورزی کوشندەیاندا لە بواری میدیا لە کوردستانە و هەم خزمەتێکی باشیشان کرد بە حیزبەکانیان و بەبوو دەسەڵاتدارانەی کەوا ئەمان لە پاڵیانان بە هەمان شێوەش هەردوو حیزبی دەسەڵاتدار
دەیان ڕێکخراوی جۆرا و جۆریان دروست کردووە لە کوردستانە بۆ ئەو مەبەستەی کەوا خزمەت بەوان بکەن و بۆ ئەو مەبەستەی کەوا ئەگەر هات و فشاری ڕاستەقینە لەسەر حیزبەکانیان دروست بوو ئەم ڕێکخراوانە کەمی بکەنەوە یاخود دەیان ئینسانیان خزاندوتە ناو ڕێکخراوەکان و چالاکانی کۆمەڵگەی مەدەنیەوە بە ئامانجی پەرتکردنی ئەوان بە ئامانجی ئەوەی کەوا ئەگەر هات و فشارێکی ڕاستەقینە دروست بوو لە ڕێگەی ئەمانەوە بتوانن پەرتیکەن و بە ئاڕاستەیەکا بیبنکەوە مەترسی بۆ سەر دەسەڵات و بەسەر ئەو هێزە دەسەڵات دارانە نەبێکەوە لە کوردستانە خاوەنی دەیان فەزاحەت و دەیان گەندەڵین و بەداخیشەوە گوتم چوون بۆ ناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یاخود کارکردن لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە هۆشیاری لە پاڵانە بووە و زۆر کەس لە سەردەمێکە یان لە قۆناغێکە کارکردن لە ناو ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و دروستکردن ڕێکخراوێک بە ناوی کۆمەڵگەی مەدەنیەوە بوو بە باو ئەمە وای لێکرده بوو کۆمەڵی ئینسان بێنە ناو ئەم ڕێکخراوانەوە کەوا نەزانن ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی چییە و توانا و قدرەتی ئەویان نەبێت کەوا ڕۆڵ بگێڕن لە هۆشیارکردنەوەی کۆمەلگا توانای ئەویان نەبێتەوە ببنە فشاری ڕاستەقینە بۆ سەر دەسەڵات و بۆ سەر حکومت لە بیریشمان نەچێت زۆر جار ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ناو ئەبرێن بە ڕێکخراوە ناحکومیەکان ئەمە واتە ئەمان لە دەرەوەی حکومەتن واتە ئەمان لە دەرەوەی هەیمنەی حکومەتن بەڵام بەداخەوە دیسان بە جۆرێک لە جۆرەکانی ینی حکومت کە هەردوو هێزی دەسەڵاتدار حکومت بوون یارمەتی زەبەلاحی کۆمەڵێک ڕێکخراوی نزیک لە خۆیانیان داوەکەوە پارەی خەیاڵیان پێداون تەنانەت دەیان ڕێکخراوە بۆ لە کوردستانە ئاشکرا بوو ئەمانە وجودیشیان نەبوو پاریان بۆ سەرف کراوە دەیان ڕێکخراوە بوو هیچ ڕۆڵێکی ڕاستەقینەیان نەگەڕاوە و پارێ زەبەلاحیان بۆ هەڵڕێژراوە و با بڵێن سەرانی ئەو ڕێکخراوانیش لە پاڵ کاری ڕێکخراوەی و بە ناوی چالاکی مەدەنی و ڕێکخراوی مەدەنی و خۆیان دەوڵەمەند کردووە و لە پاڵ ئەمانیشا بەڕاستی کۆمەڵێک ڕێکخراوی دیکە هەبوون و هەندێک ڕێکخراو هەبوون کەوا خۆبەخشانە ئەندامانیان خزمەتیان کردووە و ویستویانە فشاری ڕاستەقینە دروست بکەن و ویستویانە کاریگەری گەورەیان هەبێت لەسەر دەسەڵات و لەسەر حکومت بەڵام وەکوتم ئەم ڕێکخراوانەی کەوا ڕێکخراوی ڕاستەقینەی چالاکی مەدەنی نەبوون و ڕێکخراوی ڕاستەقینەی کۆمەڵگەی مەدەنی نەبوون و بۆ ئامانجکردن بە کۆمەلگا نەهاتبوونەکایەوە دیسان گورزی کوشندەشیان ئەمانە گورزی کوشندەشیان داوە لەو ڕێکخراوانەی کەوا ویستویانە کاری جدی بکەن. خۆی من لە ڕێکەوە سیرەکەم زۆر کەس بۆ نمونەگە لە ڕێی ژمارە ڕێکخراوە ناحکومیەکانەوە سیر بکەین ئەڵێن 3000-4000 ڕێکخراوی ناحکومی لە کوردستانە هەیە ئەمە زۆرە من ئەمە پێچوانەوە ماڵم ئەمە زۆر نییە بەڵام چەندیان چالاکن چەندیان بەستەنها بۆ ئەوە دروست بوون کە پرۆژەیەک وەربگرن و پرۆژەکە جێبەجێ بکەن و شتێک پارە لەو پرۆژێ بمێنێتەوە ئایا ئەم پارێ چۆن بەکاریە ئەوە خاڵێکێ من هی حەزمە کردێسە 4000 ڕێکخراوی ناحکومی چالاکمان هەبێت لە کوردستانە بۆی کەەوەی باسەت کرد بتوانین فشاری گەورەتر بکەین بتوانین خەڵک کاتێک ئەمانێ بینینە سەرجادە ئەتوانین نازانم کارێکێک لەگە حکوومەت بکەین زیاتر بکەین ئەمە تۆزێک ئەو گومانە دروستەکە کە بۆ لەسەر وەرەقا نزیکەی 3000 ڕێکخراوی ناحکومیمان هەیە بەڵام کاتێک کە بەڕێزت لەوانەیە بدەوێت چاوپێکەوتنێک لەگە ڕێکخراوێکی ناحکومی چالاکە بکەی ئەبێ زۆرت پێ بچێ تا 10 ڕێکخراو 20 ڕێکخراوی چالاکە دۆزیتەوە لە شارێکیەوە لە پارێزگای چۆکو سلێمانیدا ئەمە زۆر جار ئەومان بە جۆرێک لە جێوەرەکان ئەومان پیشانەیە کە بەداخەوە هەندێک ڕێکخراوی ناحکومی لە مەفهومی دامەزراندنیان نەگەیشتون بەڵکو بیستراوە ببێتە شوێنێک بۆ تەوزیف یاخود شوێنێک بۆ کۆکردنەوەی پارە زۆر جار بە گەندەڵیش نییە کۆکردنەوەی پارەکە بەڵام تەوزیفێکی هەبێ معاشێک وەرگێ لەسەر پرۆژەیەک ژیانی پێبڕێوە بەرێ ئەمە لێرە لە ڕێکخراوە ناحکومیەکان بەڕاستی بەداخەوە پێویست ناکاتەوە ئەوە بکەیت ئەتوانی بچیتە خانەیەکی کە لایەکی کە بتوانین تەوزیف بکەیت چکە ئەگەر وەکو تەوزیف سەیری ڕێکخراوە ناحکومیەکان یاخود سیر بکەیت لە ناوێکە کارەکەی سەرکەوتوو نابی لەوانەشە بەڵێ ئاگاشمان لێتی کە لەوانی هەندە ڕێکخراوی ناحکومی بێگومان بە جۆرێک لە جۆرەکان تێوەگراوە لە گەندەڵی ئەمەش جاریشکە گەڕێتەوە بۆی کە بەداخەوە زۆربەی ڕێکخراوە ناحکومیەکان پێیان وا بووە کە ناکرێن ڕقابەی مالی ئاگاداری پرۆسەی مالی ئەوان بێ من پێم وایە ئەمەیان دوشتی جیاوازە لەوەی دەستەمۆکردنی ڕێکخراو لەوەی کە
ڕقابی مالی بتوانێت چاودێری دارایی ڕێکخراوە ناحکومیەکانیش بکە. من هەموو کاتێک گوتومە ڕێکخراوە ناحکومیەکان ئەبێ شەفافێتێکی زیاتریان هەبێت لە ڕووی داراییەوە و ڕقابی مالیش بتوانێت بە زۆرێک لە جۆرەکان چاودێری بکە هەرچەنە خۆی پارەی پرۆژەکەی نەدا. ماکرد بە تەوزیف بیری لێ بکەیتەوانێ ئەکرێ باریچکە لە ژیانتە هەڵبژێری و تەوزیف ببی، بەڵام زۆرێک یاخود هەندێک لە ڕێکخراوەکان بیریانەوە کردەوە کە کۆمەڵی کەس ڕێک بکەون وەکو مۆزەف وەکو تەوزیف سەیری بکەن. هیچێک لەوانی کێمە وەکو ڕێکخراوی سیدیۆ شانازی پێوەکەین، ئێمە ژمارێکی زۆر ستافانەیە کە معاش وەرەگرێ و موچە وەرەگرێ لەم قەیرانی دارەیە، بەڵام لە هەمان کاتیشە هەمیشە شانازیمان کردو بە خۆبەخشەکانمانەوە، هەمیشە شانازیمان بۆ کردو کە چەند کەسیشمان هەیە بە خۆبەخش کارەکەن. خۆبەخش ئێمە لای ئێمە بەمانای ئەوە نیە کە ئێمە ئیتر ئەو کەسە بۆ معنای بین بڕەتێنین و هەموو تاقەکانی بەرین بەبێ ئەوەی هیچ سوودێک لای ئێمە ببینێ. خۆبەخش ئەو کەسێک کە بتوانێت کاتێک بگونجێنێ، بوارێک بگونجێنێ، اختصاسێک بگونجێنێ خزمەت بە ئێمە بکە. زۆر جار ئەو کەسانە ڕەنگە لە چوارچێوەیەکی دیاری کراوە لە چەند مانگێکە خزمەت گوزاریی گەوری پێشکەش بە ئێمە کردبێت کە چەند سەعاتێکی خایەن بێ، بەڵام بە خۆبەخشی بۆ ئێمەی کردووە. بۆ نمونە ئایتیەک، بۆ نمونە کەسێک کە شارەزایەکی دیاری کراوی هەیە ڕاهێنەرێک، بەڵام ژمارێکی زۆر خۆبەخشیشمانێ. بەس مانای ئەوەش نییە کە تۆ بوتت ڕێکخراوی ناحکومیت لە 100% ئەبێ خۆبەخش بێ و کەسانی کە تایە کارەکەن هیچ سەرچاوێکی دارایان نەبێ، بەڵام گرنگە مەفهومی خۆبەخشی لای ئەو ڕێکخراوە نەبوو بێ. ناکرێ ئێمە سەرجەم ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە یەک چاوسەیر بکەین، گشتاندنی بۆ بکەین. ئەمە ئەبێ دابەشی بکەین. ئێمە وەکو باسم کرد ئێمە بێ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەشێکی باشیان کارەکەن بۆ وشارکردنەوەی خەڵک و بەشێکی گەورەیان کارەکەن بۆ ئەوەی کە تاکەکانی کۆمەلگا مافەکانی خۆیان بناسیێنن و کارەکەن بۆ بەهێزکردنی تواناکانی خەڵکی بە تایبەتی تواناکانی گەنجان و لاوان. بەڵام بەشێکی دیکەیش لە بەرامبەرە ئێمەوەمان لە بیرەوە نەچێ شێوازی دەسەڵات لە وڵاتەیە وای کردووە لە بەرامبەرە کۆمەڵێک لە ڕێکخراوی بەناو مەدەنی دروست کردووە کە کارایشی کردوون و پارەیشان پێدا و لە ڕابردووە دەستیشی واڵا کردوون بۆی کە لە ڕووی مادیەوە کە بتوانن کارەکانی خۆیان بکەن بۆی مەرامەکانی دەسەڵات جێبەجێ بکرێت کە ئەمە گرفتێکی گەورەیە لە وڵاتەی ئێمەکە بۆیە سێرەکەی وای کردووە لە خەڵکی خەریکە خەڵک هەستێکی بۆ دروست و هەر ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی ببینێ بۆەوەی بڵێ کاکە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی خەریکی پارەپەیاکردن و دەستکەوتی خۆیانن نا لە ئەسڵاوانین، بەڵام ئەو ڕێکخراوانن کە سەر بەدەسەڵاتن لە وڵاتەوایان کردووە ڕێکخراوەکانی دیکەیش بەو چاوەسەیر بکرێت. ڕێکخراوەکان لە چەند ساڵی ڕابردووە بە ئێستایشەوە ئەو ڕێکخراوەکانن لە تەواوی بوارەکانی ژیانی خەڵکە فشارن بۆ سەر حکوومەت. ئەگەر بیبینی ڕۆژانە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ڕۆژانە خەریکی فشار دروستکردن، خەریکی گردبوونەوەن و داواکاری خەڵکە گەیەنن، خۆ لە ڕاستیان ڕێکخراوەکان پردێکن لە نێوان خەڵک و دەسەڵاتە، گەیاندنی داواکارەکانی خەڵک و فشارکردن لە دەسەڵات بۆی بتوانێت داواکاریەکانی خەڵک جێبەجێ بکە. خۆ بە تاکید هەن، بەڵام ئایا چەندە گوێی لێ گیراوە ئەوە شتێکی کەیە، ئەوە ئێمە ناین ئەوە پۆلیێن بکەین، بەڵام ئێمە دین با سێواکەین بە تاکید ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەشێکی باشیان ئێستای فشارن و لە ڕابردوو و فشار بوونە هەموو ئەو ڕێکخراوانەی کە هەن لە بوارە جیاجیەکانە. ئێمە گەربینەوە خۆ بە تاکید لەم وڵاتەیە ڕێکخراوەکان بتێونەتێ هەر دابەشی بکەین ئێمە بێ پۆلێنی بکەین بەسەر هەموو پارت و لایەن و ڕێکخراوان ئەوانەی کە هەن لە وڵاتەیە. هەروەش دابەشەکەی لە تەواوی دنیای شاوایە، یعنی خەڵکێک ڕاستە ڕێکخراوەکان ئازادن خۆبەخشن، بەڵام سێرەکی لە تەواوی وڵاتانی دنیاە لە وڵاتانی ئەوروپیشە ڕێکخراوەکانی سەر بە ئۆپۆزیسیۆنن ڕێکخراوەکانیشەن ئەگەر بڵین بە شکلێکی بە دیوێکی دیکە کارەکەن بەلای دەسەڵات ئاکشێنەوە ئەشکێنەوە بڵین ئەفوان. بۆیە ئەکرێ ئێمە بینەوە بڵین ڕێکخراوەکان لێرە ئەو ڕێکخراوانی کە زیاتر سەر بە ئۆپۆزیسیۆنن ئەمە زیاتر کارەکەن و زیاتر ئەجوڵن و زیاتر فشارن وەک لە ڕێکخراوانەی کە نزیکن لە دەسەڵاتەوە. بۆ مانایە بۆیە سەیرەکەی ئێستا و ڕێکخراوانەی کە هەن و زیاتر دوورن لە دەسەڵاتەوە زیاتر فشارن بۆ سەر دەسەڵات. یعنی تا ڕادەیەک بەرەو پێشچوونی بەخۆی و بینیەوە لە چاو
وەکو باسمان کرد بوونی ڕێکخرا و دیاردەیەکی تازەیە لە دوای لە سەرەتای نەوەدەکانی بڵین سەدەی ڕابردووە لێرە لە هەرێمی کوردستان ئەو کاتە لە کۆمەڵە ڕێکخراوی خێرخوازیدا خۆی بینیوەوە کە کۆنتاکتیان بەسەوە لەگەڵ هەندێک منەظەمەی دەرەکیە بۆی کە هاوکاری و پیتاک بۆ ئاوارەکان ئەو کاتی کە هەرێمی کوردستان تووشی کۆڕەوە بێت و دواتریش دوای کۆڕەوکە دێنەوە هەرێمی کوردستان پێویستیان بە هاوکاری مادیەکی زیاتر هەیە ئەم ڕێکخراوانە یعنی ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژۆکەی سەرەتا بە شێوەیەکی گشتی لێوە دەست پێگا 2000 لە 2011 و کاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان یاسایەک دەرەکات بۆی کە ئەم ڕێکخراوانە لە چوارچێوەی یاسادا کاری خۆیان بکەن فەرمانگەیەکی تایبەتیش دامەزرێ بە ناوی فەرمانگەی ڕێکخراوە حکوومەکان لە هەرێمی کوردستان ئەم فەرمانگەیە کاری تۆمارکردنی ڕێکخراوەکانە کاری تۆمارکردنی ڕێکخراوەکانە ئیش و کاری ئیداریان دەسەبەر ئەگا هەرچەند 1-2 ساڵ دوای ئەوە توانی دەعم و هاوکاریە لەسەر ئەساسی پرۆژە پێشکەش بەم ڕێکخراوانە بکە و ڕێکخراوەکان تا ڕادەیە توانیان ئیشی تیا ینی بەپێی بواری خۆیان هەرێکیان لە بواری مرۆیی هەیەیان بۆ لە بواری مافی مرۆڤ بۆ لە بواری کۆمەک بەخشی توانیوەتی سوادە لەو بەشە بودجەیەکە کە حکوومەتی هەرێم لە کابینە پێشووترە جێبەجێ کردبوو کار بکەم بەڵام دواتر بەوەی قەیرانی دانایەوە ئەوە نزیکەی بۆ 4 ساڵەچی ئەو پرۆژانە وەساون و کاری کردە سەر بەشێک لە ڕێکخراوەکان کە بەشێکیان بە مەبەستی وەرگرتنی پرۆژە دروستبوون دوای کە پرۆژەکە نەما لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئۆتۆماتیکی ڕێکخراوەکانی زۆر هاتوونەتە دوال تەنها وەکو چۆنەڵێ بەرەکەب لەسەر کاغز لە فەرمانگەی ڕێکخراوانە حکوومیە و لە حکوومەت تۆمار نەگەنە شتێکی وایان نەکردووە. بەتاکید ئەوە کۆمەڵێک گرفتە وەکو بربەست هاتوۆتە بەردەم ڕێکخراوەکان یعنی ئەگەر بمانەوێت لە هەرێمی کوردستان ڕێکخراو کاری خۆی بکە پێش هەموو شتێک دەبێت سربەخۆ بێت ینی وابەسە نەبێ بە هیچ حیزبێکی سیاسیەوە لەبەرەوە ئەگەر ئەو پەیوەست بێ بە حیزبێکی سیاسیەوە توانێت وەکو ئۆرگانێک لەو حیزبە کار بکە نەک بناوی ڕێکخراوەوە لەبەرەوە ئەمە دیاردەیەکە وەکو چۆن حیزب لێرە لە هەرێمی کوردستان دەستی خستۆتە هەموو کایەکانی تر چۆن دەستی خستە کەرتی تایبەت ینی مۆنۆپۆل کراوە بۆ بەشێکی زۆر لە حیزبەکانی خۆیان و هەروەها کایەکانی تریش مۆنۆپۆل کراوە لەیان حیزبە و بەتایبەتی حیزبە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە ڕێکخراوەکانیشان مۆنۆپۆل کرد و دەستیان بەسەرا گرتووە ئێستا تا ڕادەیەک بەرەو کاڵبوونەوەیژە چێ لەم کاتەیە بەڵام ئەو دیاردەیە بوونی هەرماوە. یەکەم یعنی بێ حیزب بە هەموو شێوەیەک دەست نەخاتە ناوم ڕێکخراوانەی کۆمەڵگەی مەدەنیەوە و بەرپرسانی ئەم ڕێکخراوانەش یاخود چالاکە کاریگەرەکانی ئەم ڕێکخراوانەی کەوار ناویان ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیە ئەبێ بڕیاری ڕاستەقینە بدەن کە ئەوان خۆبەخشانە کارەکەن و بە هەموو شێوەیەک دوور بن لە ئایدۆلۆژیاوە و نەکەونە ژێر کاریگەری حیزب و دەسەڵاتدار و تەنانەت حکوومەتیشەوە و بڕیاری ڕاستەقینە بدەن چونکە بەڕاستی کاری ڕێکخراوی مەدەنی وەکووتمانیان کارکردن لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە ینی بنەمای سەرەکی کاری خۆبەخشی هەر کەسێک بەڕاستی نەتوانێت کاری خۆبەخشی بکە ئەوە ناتوانێت لە ناو ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنیە بە خزمەتێکی ئەوتۆ بکە بۆیە زۆر گرنگە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوێکی دوور لە ئایدۆلۆژیا بن کامە یەکێکە بێ لە هۆکارەکانی با بڵێن دروستبوونی ڕێکخراوێکی کاریگەری مەدەنی و دوور بن لە حیزب و خۆبەخشانە لە ناو ئەم ڕێکخراوە کۆ ببنەوە و لە پاڵیشە بەڕاستی هۆشیاریەکی ڕاستەقینە هەبێت سەبارەت بە جۆری ئیشکردن لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە و پێویستیشە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆ ئەوەی ڕۆڵی ڕاستەقینە بگێڕن ئاشنا ببن بەو خەباتە مەدەنیە جۆرا و جۆرانەی کەوا کاریگەریان هەیە ئەو میکانیزمانەی کەوا میکانیزمن بۆ دروستبوونی فشارێکی ڕاستەقینە پێویستە بەرپرسانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یاخود ئەوانەی کەوا چالاکانە لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیا ئیشەکەن ئاشنای میکانیزمە جۆرا و جۆرەکان ببن و دەستبەرداری ئەو هۆکارە ئەو باڵێن ئەو میکانیزمە تەقلیدیانە ببن کەوا لە کوردستان هاتاوەکو ئێستا نەیانتوانی و فشاری ڕاستەقینە و گۆڕانکاری ڕاستەقینە دروست بکەن. من پێم وایە پرۆگرامی زۆر گەورە پێشتر هەبوو لە بنیاتانی توانە بەڵام کێشە هەبوو لەو
پرۆگرامانەیە ئەبێ پێداچوونەوە بەو پرۆگرامانەیە بکرێ کە بنیادنانی توانە بۆ ڕێکخراوە ناحکوومیەکانەکرێ هەر ڕاهێنان نەبێ و دوای ڕاهێنانەکە بچێتەوە بۆ ماڵەوانێ نەخێر پێویست دەکات ڕێکخراوە گەورەکان ڕێکخراوە ناحکوومیە گەورەکان هاوکاری ڕەو ڕێکخراوانە بکەن لەوەی کە زیاتر مەفهومەکان تێبگەین ئەمە لایەکی لایەکی کێش پێم وایە دیوانی ڕقابەی مالی ئەتوانێت ڕۆڵ ببینێت لەوەی کە شارەزا یاخود چاودێری زیاتری لایانی مادی بکە بۆی ئەو ڕێکخراوانی کە بەتەنها بۆ ئەوەی قازانجویست دروستە بن خۆیان نەپوچێنەوە ئەڕۆن خاڵی سێمیش ئەوەیە کە ئیعلام گرنگە پشتگیری ڕێکخراوە ناحکوومیەک چالاکەکان بکە لە چالاکیەکانیانە هانی خەڵک با کە ببن بە پشتگیر بۆ ئەم ڕێکخراوە ناحکوومیانە هەمیان پێکەوە ئەتوانن ئەم کایە دروست بکەن لە ئێستای ئەم ڕۆمانە تۆزێک ڕەنگە ئەمە قورس بێت لەبەرەوەی خەڵک لێرە بەداخەوانێ بەشێکەوەی کە مەفهومێکی سلبی لەسەر ڕێکخراوەکان ڕۆشتووە کە بەس بۆ شوێنێکە بۆ پارەکۆکردنەوە لەبەرەوە خەڵکێک لەوانەیە ئامادە نەبێت ناڵم بەشێک هەیە بەڵ هەموو خەڵکێک ئامادە نەبێت کە خۆبەخشی کەمە ئەلامە توانێت بیڕێنێتەوە بەڵام لە بەرامبەری شاقیرانێکی دارایی قورسمان هەیە کە خەڵک ڕەنگە نەتوانێن نانی ڕۆژانە پیا بکات چ جای بێت هاوبەشی بکە لە کارەمەندنەکانە ئەکرێت بنیادنانی توانە ئەکرێت ڕقابەی مالی ئەکرێت پشتگیری ڕاگەیاندن هۆکارێک بن بۆ چالاکردنەوەی ڕێکخراوەکە لە ڕووی خزمەتگوزاریەوە من پێم وایە ڕێکخراوە ناحکوومیەکان ئاستێکی باشیان کردووە هەمچ لە لای پەنابەران ئاوارەکان و خەڵکی خۆشمان لە ڕووی فشار ئاستەکە لە خوارمان ناوەندەوەیە هەرچەنە کۆمەڵێک ڕێکخراو هەن کە خۆت دەزانی هەمیشە چالاکی بەردەوامیان هەیە بەوە بەڵام لایەنی بەرامبەر کە دەسەڵاتی سیاسی زۆرجار گوێی نەگرتووە لە داواکانیان ئەجینا کاری باشیان کردووە بۆیە ئەتوانین ئێمە بە کۆی گشتی بڵین ئەگەر ڕێکخراوە ناحکوومیەکان بە تەنیا وەربگرین لە چاو کۆمەڵە و سەندیکاکانە زۆر چالاکترەوە لەسەر و مامناوەندەوەی جا بۆ ئەوەی کە ڕۆڵی ڕێکخراوەکانی مەدەنی بگێڕدرێتەوە لە کۆمەلگایە بە تایبەتی ئەوانەی کە دیوێکی ناشرینیان پیشانداوە لە کۆمەلگایە بە دووسێ مەرحەلاکرێت مەرحەلەی یەکەمەوەیە ئەو هاوکاریانەی کە دەسەڵاتێتی بۆ ڕێکخراوانە نەمێنێت ڕەنگە ئەمە تۆزێک گران بێت قورس بێت نەکرێت بەڵام دیوێکی دیکەوەیە کە تەواوی خەڵکی ئاشنا بکرێت بۆی کە ئەم ڕێکخراوانە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی نین ئەمە ڕێکخراوێکی سیاسین ڕێکخراوێکن کە پێک هاتوون لەو سیستەمە سیاسی کە هەیە ئەمانە ڕێکخراوێک نین کە فشار بن بۆ سەر دەسەڵات کە داوای مافی خەڵکی بکەن کە هەوڵدەن بۆ بەرەو پێشبردنی کۆمەلگا بۆ کۆمەلگایەکی هاوچەرخ بۆیە ئەکرێ ئێمە بین پێ ناساندنێک بکەین بۆ ڕێکخراوەکانی کە ڕێکخراوی بە دروستی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنین و بە خەڵکیشی بناسین ئەم ڕێکخراوانیش ڕێکخراوی کۆمەلگای مەدەنینین بۆی بتوانین قورسایی یەک بۆ ئەو ڕێکخراوە ڕاست و دروست و بە مانایەکی دیکە ئەو ڕێکخراوە کار دروستانە بگێڕینەوە ڕۆلیان بۆ بگێڕینەوە وەکو باسمان کرد یەکەمان سەربەخۆبوونە یعنی ئەم ڕێکخراوانە ئێستا ژمارەیان نزیکەی 3500 بۆتەوە ئەوەی کە تۆمبار کرا و ڕسمیە لە حکوومەتی هەرێمی کوردستانە کاری خۆیانەکەن ئەوەندە ژمارەیە هەر بپێی هەندێک ینی ڕێکخراو کە چاودێری ئەو یان خەڵکانێک چاودێرێک کە باز لەوەکەن زۆرجار ڕخنەی ئەوە گیرێک ئەم هەموو ژمارە زۆرە ڕێکخراوە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆرە و ئەگەر بیانوێ هەریەکەیان چەند کەسێکیان لەگەڵ بێ بتوانن گەورەتەی فشار دروستکەن ئەگەر بە بەراورد بە وڵاتانی دەوروبەری خۆمان یان وڵاتانی ئەوروپایش ئەگەر بە وەسمان بێ مقارنەی بکەین بوونی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی تا زیاد بێ باشترە لەبەرەوە ئەمە توانایەکی ئەو کەسەیە ینی گروپێک لە گەنجان یان گروپێک لە خەڵکانێک کە جاری وای خانە نشینە بن یان گروپێک لە کۆمەڵە کەسێک کە لە بوارێک لە بوارەکانە توانایەکیان هەیە کاتێکی زیادەیان هەیە ئەم کاتە زیادە یانوێت لە چوارچێوە ڕێکخراوەکە ئەم توانای خۆیان بەخەرج بسن ئیتر ئەو توانای خۆیان لە کاری خۆبەخشیە لە بواری چاودێری مافی مرۆڤە لە بواری چاودێری خێزان و لایەنی بڵین کۆمەڵایەتیە یان لە بواری ئاینیە یان لە بواری سیاسی و هۆشیاری سیاسی بواری ڕۆشنبیری و کللتوریە ینی بە هەموو بوارەکانی ترەوە ئەم هەتا ژمارەکەت زیاتر بێت باشترە ینی کۆمەڵگەی کوردەواری ئەمە زیاتر پێویستی بەوە هەیە کارێکی باشە ئێمە قەت نەڵین ژمارەکە زۆرە ئەتوانین بڵێن ڕخنیان لێ بگرین بۆچی جێدەستیان دیار نییە ئەتوانی لەو بوارە ڕخنیان لێ بگری لەبەرەوە چی بکرێ بەوەی کە ئەم ڕێکخراوانە ئەم ژمارە ڕێکخراوە بتوان کاری سەرنجی خۆیان بە مەهامی گرنگی خۆیان بپێکین یەکەمیان ئەوەیە کە سەربەخۆ بن وکو باسمان کرد وابەستە نەبن بە هیچ حیزبێکەوە تەنانەت لە چوارچێوەی
تعامل و ماوەڵە و پەیوەندیە لەگەڵ لایەنە سیاسەکانە بێنەک وابەسە بن بە حیزبە سیاسەکان و لەبەرەوە دوجار ئەمان ناتوان کاری پیشەیی و مەدەنی خۆیان ئەنجام بدەن و هەروەها خاڵێکی تر مەدەنیانە کار بکەن ینی لە چوارچێوەی ئاشتی و پرەنسیبە مەدەنیەکان ئاشتی خوازانەکەدا کار بکەن نەگەوەی کە هەندەر بن بۆ توندوتیژی وا بکەن کە توندتیژی بێتە ئاراوە بەڵکو ئەمان هەموو کات ڕێگر بن لە واری توندتیژی و عنفە و هەروەها هاوکاری و ئاسانکاریشیان لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردن واتە حکوومەت بۆ بکرێت ینی هەردەم وە ترسی لەوە نەبێت کە ئەم ڕێکخراوانە فشاران لەسەر دروستەکەن بەڵکو بە پێچەوانەوە ئەو وا هەست بکات کە هەموو کاتێک چاودێر و ڕقابەتێکی مەدەنی خەڵک ینی خەڵکیش پێویستە لە چوارچێوەی ڕێکخراوە بتوانێت بخاتە ینی فشارەکانی خەڵک ئەو ناڕزێت ینی کە ئێستا ئێمە ئیبینین بەبارەوە بە شوێنەکانی تر لێرە لە هەرێمی کوردستان بەراورد بە نەبوونی موچێ نەبوونی مەعیشەت و ئەو بارودۆخە ئابووریدارەیە کە لەسەر خەڵک هاتۆتە کاراوە هاتۆتە کایەوە پێویستە خەڵک لە چوارچێوەی ڕێکخراو بتوانێت ئیشەکانی خۆی تەنزیمتر بکات ڕێکخراوتر بکات بۆی کە دوجار ئەم فشارانە بە ئاڕاستەی قازانجی خەڵک بێتەکە چکە خۆتان نزانن هەر دەسەڵات و هەج دامەزراوە و دام و دەستگای ئەگەر کەفی تایبەتیش بێ ئەگەر دەسەڵاتی دادوەریش بێ ئەگەر هەر دەسەڵاتێکی تر بێ یان پەرلەمانی بێ یان ئەو نوێنەرانی کە خەڵک خۆشی هەڵی بژاردو نردوێتە پەرلەمانەوە یان ئەنجومەنەکانی بڵێن هەڵبژێراوی خەڵک و ئەنجومی پارێزگاکان ئەگەر دوجار خەڵک خۆی لێپرسینە و چاودێری و بەداداچوونیان بۆ نەکە ئەوانیش مرۆڤن دوجار تووشی کەمتەرخەمی و ساردبوونەوە لادانە بن لەبەرەوە ئەگەر ئەم خەڵک بە شێوەیە لە شێوەکان چاودێر بێ بەسەریانەوە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە ینی مانعنی هەموو کەسێ توانێت ژمارەیان 3 کەس بەیان زیاتر بێ ڕێکخراوە دروستکە لەو بوارەی کە توانە و مەهارەت و لێوەشایی خۆیان هەیە دوجار بە سوودی کۆمەڵگە و خەڵک بێتەکایە.